باس لە ئامارەکانی هاوسەرگیری پێشوەختەکەین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ئامارەکانی هاوسەرگیری پێشوەختە بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە. باس لە ڕێکارە یاساییەکان دەکەین و هەروەها کاریگەریەکانی هاوسەرگیری پێشوەختە چ کاریگەریەکی بە شێوەیەکی گشتی دەبێت لەسەر خێزانەکان و لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ هاوسەرگیری پێشوەختە دەکرێت. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شاسوارە تابەرزنجی کە بەڕێزان پارێزەری ڕاوێژەکان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کوردستان نیوز دەکات. شاسوار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر هاتی. ئەوەی کە ئامارێک لەبەر دەستایە هاوسەرگیری پێشوەختە لە هەرێمی کوردستان بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو زیادی کردووە. بە شێوەیەکی گشتی ئەو کەسانەی کە یەنا دادگاکان بۆ ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری لەژێر با بڵێن لە خوار 18 ساڵەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە دەکرێت لە ڕووی یاساییەوە؟ بەیانیەوە باش، بەیانی بینەرانتان باش. خاتو میهرەبان خۆی بە گوێرەی یاسا داواکاری پێشکەشکردن بۆ هاوسەرگیری و دەرکردنی گرێبەستی هاوسەرگیری پێویستە ژن و مێردەکە کوڕ و کچەکە هەردوو لایەن تەمەنی یاساییان تەواو کرد بێت کە بە گوێرەی یاسادانراوە کە سەر و 18 ساڵیان تەواو کرد بێت. بەڵام بەداخۆ لەم ماوەنی دوایە کە ئەبینین ڕێژەی هاوسەرگیری خوار تەمەن 18 ساڵ زیای کردووە. طبعا یاسا حەلی بۆم حاڵەتە دۆزیوەتەوە. ئێمە دوو حاڵەتمان هەیە. حاڵەتێکمان هەیە ئەوانەی کە سەر و 16 ساڵ و نەگەشتنوێتە 18 ساڵ. ئەمە کە یەنە دادگاکان و داواکاری پێشکەش دەکەن بۆ گرێبەستی هاوسەرگیری طبعا قانون یاسا ڕێگاری خۆی بۆ داناوە. ئەویش ئەوەیە بە موافقەی وەلی ئەمرەکەیان سەرپەرشتیارەکەیان و دوای ئەوەی کە ئەنێرێت بۆ داواکاری گشتی و راپۆرتی داواکاری گشتی وەرەگیرێت، هەروەها راپۆرتی توبی وەرەگیرێت بۆی بزان ئایا لە ڕووی بنیەت و عەقڵیەتەوە توانای ئەویان هەیە ژیانی هاوسەرگیری پێک بێنن. ئەو کاتە دادگای بەڕێز گرێبەستی هاوسەرگیریەکەیان بۆ دەرەکات دوای ئەو ڕێکارانە موافقەی وەلی ئەمر و هەروەها راپۆرتی داواکاری گشتی و راپۆرتی توبی. حاڵەتێکی ترمان هەیە ئەو کەسانن کە 15 ساڵیان تاو کردووە و نەگەشتنوێتە 17 ساڵ و ئەیانوێت گرێبەستی هاوسەرگیری ئەنجام بدەن. ئەمان ئەگەر بیانێت بە شێوەیەکی یاسایی ئەنجام بدەن، ئێمە لە قانونا پێی ئەڵێن ضرورەی قسوە، واتە ئەگەر ضرورەیەکی قسوە هەبێت، حاڵەتێکی زۆر جدی هەبێت، دادگاکان بە موافقەی وەلی ئەمرەکانیان ڕەزامەندی دەرەبڕن بۆ ئەوەی کە ئەو گرێبەستی هاوسەرگیری ئەنجام بدەن. باشە، بەپێ ئەو ئامارانی کە چەند ڕۆژی ڕابردوو لە دادگاکانی هەرێمی کوردستان لەبەردەستایە تەنها لە ساڵی ڕابردوو 8048 هاوسەرگیری خوار تەمەن 18 ساڵ ئەنجام دراوە. ئەوەی زانیاری لەبەر دەستا هەبێت ئەم ئامارە تەنها ئەوەن کە لە دادگا با بڵێن هاوسەرگیریان ئەنجامداوە یاخود ئەو حاڵەتانەشی بۆ تۆکان دێجار دوو یان کوڕکچێک لە خوار تەمەنی 18 ساڵ لە دەروی دادگا هاوسەرگیریان ئەنجامدا بێت و پاش بوونی مناڵ یاخود حاڵەتێکی دیکە ڕویان کرد بێتەوە دادگا. دیارە ئەوەی کە لە دادگاکانەوە دەرەچێت ئەوانەیە کە بە شێوازێکی سروشتی خۆیان چونەتە بەردەم دادگاکان و داوای هاوسەرگیریان کردووە. ئەوانەی کە لە دەروی دادگاکان زەواژەکەن و تەمەنیان خوار 18ەیە نایەنە دادگاکان، لەو کاتانایەنەوە دادگاکان کە مناڵێک یەتەبوونەوە زۆربەی حاڵەتەکان لە کاتی بوونی کێشە و کە بیانەوێ جابنەوە لەو کاتایەنەوە ناو دادگاکان. ئەو کاتە بە داوایەنەوە بەردەم دادگاکان بە داوای تەصدیقی تەلاقیەن و دوای ئەوە تەصدیقی عەقدی زەواجیان، زەواجی خارجیەن و دوای ئەوەش ئەگەر کێشە و ناکۆکیان هەبێت داوای جابوونەوە تۆمارەکەن. کەواتە ئەو ئامارەی کە هەیە ئەتوانین بڵێن لەوەش ئەمە ئەوانن کە بە شێوازێکی ڕسمی پێشکەشیان کردووە. ئەوانەی کە لە دەروی دادگاکانەکرێت بەداخۆ دوای بوونی کێشە یا دوای دروستبوونی مناڵ لەو کاتای پێویستیان بە عەقدی زەواجە بۆی مناڵەکەیان تۆمار بکەن، ئەو کاتانەی نەدادگاکان ئەو کاتاش بە داوایەن، بە مەعامەلاتی ڕسمی نایەن بۆ دەرکردنی گرێبەستی هاوسەرگیری. باشە، دیارە بە تایبەتر ئەوانەی کە لە دەرەوەی دادگاکان هاوسەرگیری ئەنجام دەدەن با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان تەنها لای مەلا ئەگەر مارەبڕینیان هەبێت، ئەمان لە کاتی جابوونەوە زۆر جار بە تایبەتی کچەکان کێشیان بۆ دروست دەبێت لە وەرگرتنی ئەو مافانی کە پێویستە لە کاتی جابوونەوەیە وەری بگرێ. یاسا چۆن مامەڵە لەگەڵ دروستە دەکات؟ خۆی ئەوانەی کە لە دەرەوە تەبعاً مارە ئەکرێن ڕێکارە یاساییەکان ناگیرێتە بەرۆک و موافقەی وەلی ئەمر، واتە سەرپەرشتیارەکەی، موافقەی داواکاری گشتی، راپۆرتی پزیشکی ئەمانە ناکرێت. ڕاستەخۆ لە لای مامۆستایەکی ئاینی مارە ئەکرێن و ئەچنە ژیانی زەوجیەوە. و ئەمە خطوڕەیەکی زۆر گەورەیە، خاص بە تایبەت ئافرەتان بە ژیانی خۆیانەوە ئەیکەن. وەکو جەنابە دووتت ئەم ئافرەتە زەواجی کردووە بەڵام هیچ بەڵگەنامەیەکی ڕسمی نییە کە بیسەلمێنێ ئەمە زەواجی کردووە داوای مافەکانی خۆی بکات لە مارەی پێشەکی و مارەی پاشەکی.
چونکە یەکێک لە مافەکانی ئافرەت و کە یاسا و شەرعدای ناوە ئەوەیە مارەی پێشکی بۆ بکرێت پێشدخول و هەروەها مارەی پاشەکیش لە گەڵ مردن و یاخود جیابوونەوەیە بۆی بکرێت. لە کاتێکا کە کێشەکان ڕوو ئەیات و ئەمانە ئەیانەوێت بێنە بەردەم دادگا داوای مافەکانی خۆیان بکەن، جاری کێشەیەکی زۆر ئەساسیان هەیە، ئەمە گرێبەستی هاوسەرگیری نییە. دادگا چۆن بتوانێت مافەکانی بۆ بگێڕێتەوە کە جارێ هیچ شتێک وجودی نییە ئەو عیلاقە هاوسەر گرێبەس هاوسەرگیریە نەسەلمێنراوە. وی ڕاستەوخۆ ئەمە کێشەیەکی تریەتە پێش ئەوەی داوای مافەکانی خۆی بکات دەبێت جارێ بچێت داوای تەصدیقی عەقدی زەواج بکات. باشە ئەنجا لەو کاتەیە قورسایەکە کەوێتە سەرشانی ئافرەتەکە کە بیسەلمێنێت مارەی پێشەکی چەند بۆ مارەی پاشەکی چەند بۆ. باشە کە ئەمانی سلمان ئەنجا گرێبەسی هاوسەرگیری بە قرارێک بۆ دەرەکرێت، ئەنجا دوای ئەوە بێ بچێت بڕوات بۆ ئەوەی کە داوای مافەکانی خۆی بکات. دیارە یاسای باری کەسێتی عێراقی ژمارە 1970 ساڵی 1950 کە بە ژمارە 15 2008 لە پەرلەمانی کوردستان هەموار کراوەتەوە. ئەم یاسایە کە سەرچاوەکەی شریعەتی ئیسلامیە حەلی بۆم حاڵەتە دۆزیەوە لە مادەی چلا. لە مادەی چلا هۆکارەکانی جابوونەوە کە ئاماژەی پیاوێک لە هۆکارەکان ئەوەیە ئەگەر ئەم ئافرەتە پێش تەمەنی یاخود کوڕەکە بە هەمان شێوە پێش تەمەنی باڵغ بوون پێش تەمەنی سنی قانونی زەواجی پێکرا بێت و بە بێ ڕەزامەندی خۆی بوو بێت حەقیاوە بە ئافرەتەکە یا بە کوڕەکە داوای جابوونەوە بکات و مافەکانی خۆی وەربگرێت. ئەمە چەند وەکو پێشتریش باست کرد چەند بارودۆخێکەیە کە بۆ نمونە لە ڕووی یاساییشەوە ڕێگە پێدراوە بۆ ئەوەی کە هاوسەرگیری خواردتەمەنی 18 ساڵ ئەنجام بدرێت. بۆ نمونە دایک و باوکێک گەر ڕازی بن لەسەرەوەی کە مناڵەکەیان یاخود کوڕەکەیان خوار 18 ساڵە هاوسەرگیری بکەن، تەنها ڕازیبوونی وەلی ئەمر بەسە بۆ ئەوەی ئەم پرۆسی هاوسەرگیری لە خواردتەمەنی 18 ساڵەوە ئەنجام بدرێت. خۆی شەرتی ئەساسیە، بەڵام یعنی خۆی شەرتی ئەساسیە بۆی کە ئەو گرێبەستە ببێت. بەڵام دەسەڵاتی دادوەری شایك دوای کە لیژنەی توبی راپۆرتی خۆی ئەیات کە ئەڵێت ئەم دوو کەسە شیاوی ناتوانن ژیانی هاوسەرگیری بەڕێوەبرن، محکەمە ئەتوانێت مارەیانەکە یاخود داواکاری گشتی بە ضرورەتی نەبینێت کە ئەمانە ناکرێت لە یەک مارەکرێنە بەر کەمی تەمەنیان ئەتوانێت. بەڵام ئەوەی کە ئێمە عورفی محکەمەیە و عورفی قەزایی ئێمە کە ئیبینین کە دایک و باوکەکانیان بەداخۆ خۆیان زەختەکەن لە محکەمە و لە دادوەرە بەڕێزەکان بەشکم جەنابی دادوەر مارەیان بکەیت و زوو بچنە ژیانی خۆیان. ئەمە بۆچی؟ هۆکاری ئەمە دیارە بەدەر لەوەی کە خوار سنی قانونین. ئێمە ئێستا کێشەیەکی ترمان هەیە زۆربەی زۆری جابوونەوەکان طبعاً ئەمانە خۆیان بەشێکن لە جابوونەوەکانی دادگا ئەمانی کە خوار تەمەنی یاساین، ئەوانشی کە تەمەنیشیان سنی یاساییشیان تێپەڕانەوە بەڵام تەمەنیان هەرکەمە 19 و 20 و 21 و 22 ئێمەش زۆربەی زۆری جابوونەوەکانیش ئەمانن لەبەر ئەوە هۆکاری ئابووری کاریگەری لەسەر ژیانیان دروستەکات. تۆ ئەم کچ و کوڕە هیچ بژێویەکیان نییە لەسەر ماڵی باوکی کوڕەکە یاخود ماڵی باوکی کچەکە هاوکاریانەکەن دانەمەزراون، یان کەم حاڵەتمان هەیە دامەزرێن و سەختی ژیانیش بەم ینی ڕۆژگاری ئەمڕۆمان دیارەکە باری ئابووری زۆر کاریگەری لەسەر خێزانەکان دروستەکە بە تایبەتی خێزانە تازەکان کە سەیری چواردەوری خۆیانەکەن یعنی هیچ ئاسۆیەک نابینین بۆی کە ژیانن بەرەو باشتر بڕوات. زۆربەی حاڵەتەکان لەگەڵ ماڵی دایک و باوکیانە ئەژین بەڵێ کە قانون و شەرع فەرزی کردووە کە بەیتی زەوجی مهەیە بێواتە بەیتی زەوجی حازر کرا بێت و جیاوازێ بۆی ئەم خێزانە کێشە و مەشاکیل و ژیان و خۆشییان پارێزراو بێت، چونکە خێزان قودسیەتی خۆی هەیە. بەردی بناغی هەر کۆمەڵگەیەکی پێشکەوتو و ئاشتی خواست لە خێزانەوە سەرچاواگرێ. ئەمە ئەگەر خێزانەکان لە خێزانەکانە کێشە و مەشاکیل هەبوو، ئەو کەسەکە بە کێشە و مەشاکیلەوە هاتە دەرەوە کێشە و مەشاکیلیش لە دەرەوە دروست دەکات. بۆیە هۆکاری ئەم پەلەپەلەکردنەی دایک و باوکەکان زۆری بۆ حەزی کوڕکچەکە ئەگەڕێتەوە کە بەداخەوە ئێمە پێویستمان بەوەیە کە پێش ئەوەی کە ئەم کوڕکچە گرێبەسی هاوسەرگیریان بۆ ئەنجام بدرێت هەرچەنە دادوەرە بەڕێزەکان کەم تەرخەم نەبوون لەوەیە دایم نەسیحەت و هاوکاری ئەکرێن لە ڕووی قانونی و لە ڕووی دەرونیەوە کە ڕابهێنرێن بۆ ئەمە. بەڵام پێویستە عەلە لەقەل ماوەی مانگێک شیاندنیان بۆ بکرێت لە بەوەی کە ژیانی هاوسەری چۆنە، کێشەکانی چییە، چۆن ڕوبەڕووی کێشە و مەشاکیلەکانیان ببنەوە. یعنی تەجروبەیەکیان پێ بیرێت کە کێشەکانیان بۆ باس کرد بۆی تووشی سەدمە نەبن کە ئەچنە ژیانی هاوسەرگیری. باش ڕەنگە ئەو دوو گەنجە لە پرۆسەیەکی سۆزداری زۆر خوڵابن و با بڵێ دیوێکی دیکەی ژیانی هاوسەرگیری نەبینن. ئەمە دەکرێت بڵێ هۆکاری ئەوەشە کە دایک و باوکەکان حەز بکەن ئەم دوو گەنجە بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە؟
وڵای خۆی هیچ دایک و باوکێک خراپی مناڵەکەی ناوێت ناخۆشی مناڵەکەی ناوێت حەزەکە مناڵەکەی بەو شێوازە بژی کە خۆی حەزەکات بەڵام ئەم تەنها سۆزداری لایەنە سۆزداریەکە بەس نییە بۆ ژیانی هاوسەرگیری بۆ ئەمڕۆ پێویستە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی باری داراییەوە مهەیە بێ بۆ ئەو حاڵەتە ئێمە بەداخەوە یعنی زۆربەی زۆری کێشەکان کێتە لای ئێمە ئێستا خیانەتی هاوسەرگیریە باشە خیانەتی هاوسەرگیری کە سوۆشیال میدیا و موبایل زۆر کار ئاسانی بۆ کردووە توانی بڵێن بە هۆکاری یەکەمی جابنوە ئێستا خیانەتی هاوسەرگیریە دوای ئەوە باری ئابووری و داراییە دوای ئەوە نەگونجانەکە بۆ چیە گەڕێتەوە تۆ ئەم دوانە یعنی پێویستە ئەم ژن و مێردە کە ژیانی هاوسەرگیری پێگەێنن بە شوێن ئیشێک کاگەڕن بە شوێن کارێک کاگەڕن پیاوەکە چێتە دەرەوە مەسەڵەن ئیشێکی سەختی دەسەکەوێت لەگەڵ توانە و پسپۆرەکەی خۆیان نەگونجاوە سترێسێک لەسەر ژیانی هەیە لە دەروێتەوە ماڵەوە بەداخەوە ئێمە هەم ئافرەتانمان و هەم پیاوانیشمان لە دەرەوە کە لە شوێنێکی شەکە ئامادەیە مەسەلەن سەد ئاو چاو قاوە بۆ کەسی بێگانەدانێ دەکەڕەت بە خێراتنیکە بەڵام من بە تەحەداوە ئەیڵم ینی لە سەتا نەوەتی خوشکان و دایکان و کچانمان کاچنە پرۆسی هاوسەرگیریەوە کە مێردەکەیەتەوە یعنی بەڵێ بەو هیلاکیەکەیەتەوە پەرداخی ئاو ناخاتە بەردەمی ڕاستڵان پێشی ناڵێ بەخێربێتەوە ئیتر لەمەوە ساردیەکان دروزە بێ کێشە و مەشاکیل دروزە بێ کێشەیەکی بچووکی هەیە لە ماڵەکە یاکا بە کێشەیەکی گەورە هەتاوەکو و جابوونەوەی لێ دروزە بێت کە جابەوە ئەنج ئەزانێ هەرە کێشە گەورەترین کێشە نەبوونی هاوسەرێکە لە ماڵە بۆیە یعنی ئەبێت ئەمە بانەڵین بابەتەکە بچێتە باوی ئەوەی کە منیش باز لە هەنێک دیوی دیکە بکەم ئەمە بۆ هەردوو لا ڕاستە هەندێک کات بۆ نمونە ژنان بەم شێو لە هەندێک بارودۆخی دیکەش پیاوان ئەم جۆرە ساردی سریانەیە ئەمە دەبێتە هۆکاری دروستبوونی کێشە گەورەکە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ زۆر بەڕێز شاسوار عەتا بەرزنجی پارێزەری ڕاوێژکار کە ڕاستەوخۆ لە سووری بەیانی کوردستان نیوزمیان بووی دووبارە سپاس بۆ بەڕێستان.